ئەم کاتان باش هیوادارم نەخۆشی داون لە سووریا گۆڕانکاریەکان بەردەوام دەکەن و ئەم گۆڕانکاریانە لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد و لە دوای بەتایبەتیش دامەزراندنی ویانیش دەست نیشانکردنی حکوومەتی کاتی کە لە ڕاستیدا حکوومەتێکە بمانەوێ نەمانەوێ پاترۆنە سەرەکیەکاری هەیەت تەحریر شام و ئەبوو محەممەد ئەل-جۆلانیا، بەڵام ئەو لایەنە بێگومان لایەنێکی نێودەوڵەتی هەیە. ئەو ئاکتۆرانەی کە لە سووریا چەندین ساڵە بەردەوامن دەستیان هەیە، ئەمانە کاری خۆیان بەردەوام دەکەن کە مەبەستی سەرەکیمان ئەمریکا، بەریتانیا، وڵاتانی ئەوروپا وەکو ئەڵمانیا و فەڕەنسا، یەکێتی ئەوروپا بەگشتی و لە هەمان کاتدا ئاکتۆرە ئیقلیمیەکانیش ئێران، تورکیا، ئیسرائیل و رووسیا هەتا وەکو ئێستاش کاری خۆیان دەکەن. یعنی ئێرانیش تەنانەت لەناو گەمەکە بە تەواوەتی دەرنەکەوتووە. ئێران بمانەوێ نەمانەوێ وڵاتێکی کۆنا و دیپلۆماسیەتێکی زۆر بەهێز و بە کاریگەری هەیە. بەڵێ لە بەرنامەکانی پێشودا باسمان کرد دیپلۆماسیەتی ملیسی ئێران و ینی استراتیژی دیپلۆماسی ملیسی ئێران شکستی هێنا، لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شکستی هێناوە، شکستیش دێنێ، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئێران جارێکی تر ناگەڕێتەوە ناو یاریەکانی سووریا. بە کورتی دوو گۆڕانکاری هەنا کە پەیوەندیان لە نزیکەوە بە کوردەکانەوە هەیە. ئەویش یەکەمینیان ئەوەیە کە سبەینێ ئەنتۆنی بلینکن، یعنی وەزیری دەرەوەی حکوومەتە بێپەڕوباڵەکەی جۆ بایدن، بەڵام تاوەکو ئێستاش وەزیری دەرەوێ و کاری وەزیری دەرەوە ئەکا و توانای بڕیاردانی هەیە، سبەینێ سەردانی تورکیا دەکات و سەردانەکە بێگومان بە پلەی یەکەمین پەیوەندی بە مەسەلەی گرژی و ناکۆچەکانی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و تورکیاوە هەیە. هەروەکو دەزانین هێزەکانی سووریای دیموکراتیک لە ڕۆژی یەکەمینی هێرشەکان بۆ سەر دەوڵەتی تورکیادا لەگەڵ SMO واتە ئەلجەیش الوەتەنی السووری کە پێشتر پێی دەگوترا سوپای ئازاد لە ناو شەڕێکدایە، بەڵام ئەو لەو شەڕەدا بە هیچ شێوەیەک هەیئەت تەحریر شام بەشداری نەکردووە. لە ڕۆژی یەکەمینەوە هەتاوەکو ئێستا بە پێچەوانەوە حتا هەروەکو وتەبێژی هێزەکانی سووریای دیموکراتیک باسی کرد، ئەڵێ سوپاسی هێز تەحریر شام دەکەن کە لە شەهبا و لە تەڕەفعات یارمەتی داین کاتێک خەڵکەکەمان دەیانویست لەوێ بگوازنەوە واتە ئەوێ چۆڵ بکەن بچنە ناوچە ئارامەکانی منبیج و تەبقە و ڕەقە، جەیش الوەتەنی تەقیان لێ دەکردن، ڕێگەیان لێ دەگرتن. هەیئەت تەحریر شام هات لەسەر ئێمە لەگەڵ ئەوان شەڕی کرد. بێگومان ئەمە ڕاستێکە هەیئەت تەحریر شام لەوێ تەقی لە SMO واتە جەیش الوەتەنی کرد. ئیتر ئەمانە بابەت گەلێکن لە حەلەبیش چەندی جار باسمان کرد ئاگر بەستێک هەبوو، ئەو ئاگر بەستە هەتاوەکو ئێستاش بەردەوام دەکەوە. هەروەها لە شاری دێرەزور، نەک لە هەموو ناوچەی دێرەزور، بەڵام لە شاری دێرەزور دوای ئەوەی ملیسیاکانی ئێران لە ئەلبوو کەمال و لە هەموو ناوچەی دێرەزور بە تایبەتی فڕۆکەخانی سەربازی دێرەزور کاتێک کشانەوە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەو ناوچەی کۆنتڕۆڵ کرد، بەڵام دوای ئەوە بە ئیتیفاقێک ئەم ناوچەیان بەبێ شەڕ بە ئاشتیانە لە بۆ هەیئەت تەحریر شام چۆڵ کرد و ئەمە خودی تابلۆکەیە. بەڵام هەروەکو دەبینین تورکیا سوورە لەسەر ئەوەی کە بەڵێ بۆ کوردەکان بەڵام نەخێر بۆ پەکەکە. وا دیارە تورکیا ئیتر بیانوێکی لەدەستدایە. ئەو بیانوێش ئەوەیە هێزەکانی یەپەگا لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا. وا دیارە ئێمە دەبێت ناو خۆماندا کە من بە کوردی قسە دەکەم ئێستاکە لە بۆتان دەبێت واقعبی بین لەوەی ڕاستیەکی بەو شێوەیە هەیە و عاتیفەکانی ئێمە هەست و سۆزی ئێمە ویانیش لەلای ئێمە چی ڕەوایە و چی ڕەوانیە لەمە زیاتر سیاسەت و قانون و قاڵبێکی سیاسەتی نێودەوڵەتی هەیە. ئەویش حیسابکردنە بۆ سنووری لایەنەکان، بە تایبەتیش ئەگەر ئەو لایەنە وڵاتێکی بەهێز بێ وەکو تورکیا، وەکو ئیسرائیل، حتا وەکو ئێران، ئینسان ناچارە حیسابێک لە بۆ ئاسایشی ئەو سنوورانە بکەن. تەماشاکەن ئیسرائیل ئەوە هات ئەو شوێنانەی کە لە ساڵی 60ەکاندا نەیتوانی بوون داگیری بکەن و دیارە بەشێک لە بەرزاییەکانی گۆڵانی لەبەر دەستدا بوو، بەڵام ئێستاکە هەر هەمووی گرتووە و هەر سەربازێکی ئیسرائیلی بە دوربین ئەتوانێ بەکێ بە ئارەزوی خۆی تەماشای هەموو ناو دیمەشقە، هەموو دیمەشق، دەوروبەریشی، هەموو گەڕەکانی دەوروبەریشی. لە هەمان کەدا جۆڵان ناوچەیەکی زۆر بە پیت و بەرەکەتە. من ئەو ناوچەیە
و یعنی دەوروبەری ئەو ناوچەیان بەشێکی بینیەوە بەڕاستی ناوچەیەکی پڕ ئاوا ناوچەیەکی پڕ سەوزە یعنی بە هیچ شێوەیەک لە سەحرای عەرەبستان و ئەم جۆرە شتانە ناچی ناوچەیەکی زۆر بە پیت و بەرەکەتە بە تایبەتیش ئەو بەشێکی ئیسرائیل دەستی بەسەرداگرتووە ناوچەی دروزیەکان و ئەمە لەڕێی کشتتوکاڵیەوە ناوچەیەکی زۆر بە پیتە ئیسرائیلیەکان و وەزیری کشتتوکاڵی ئیسرائیل ساڵانە کە راپۆرتی خۆی دە تەماشا دەکەین بەرهەمەکانیان لە هەموو شوێنێک لەوەی زیاتر پێشکەوتوترن و ناوچەیەکی بەتەواوەتی کشتتوکاڵیە. ئیسرائیل کاتێک ئەمە دەکا تەماشاکەن گلەیەکی زۆری نهاتە سەرێ یعنی کاتێک ئەڵێ من دەمە بەیانی ئەو قسەی بەسە کە بڵێ من نەهاتومە ئێرە داگیر بکەم بەڵام هاتوومە سنوورەکانی خۆم بپارێزم ئێمە نازانین سبەینێ لە سووریا چی ڕوەدا و دەمەوێت سنوورەکانی خۆم تەحەفوز پێ بکەم لە بۆ هەندێک ئیتر ئەگەر پرتەوبۆڵەیەکیش لەملاو هەبێ بەڵام شتێک لە ئەساسدا ناگۆڕێ لە هەمان کەدا ئیسرائیل ئەچێ هەموو پیشە سازی چەک هەندەسەی سەربازی و هەموو بارەگا سەربازیەکانی سەر ئاو سەر دەریای سپیناوەڕاستی سووریە هەموو وێرانکردن و فڕیدانان ناوە هەموو فڕۆکەخانەکانی وێرانکردن یعنی چەچی قڕز بە هیچ شێوەیەک لەناو سووریا نایڵی بۆ ئەوەی ئەگەر هاتوو تاڵبانی یانیش قاعدە ئاسایەک و یانیش داعش ئاسایەک حتا ئیتر ئیخوان ئاسا و حەماس ئاسایەک لە ساڵانی ئایندە لە مانگانی ئایندە لە سووریا ببێتە حکومداریش ئەوە ناتوانێت بەلای کەمی لەمەوەی 10 ساڵدا خۆی بکاتەوە هێرش بکاتە سەر ئیسرائیل. کاتێک ئێمە ئەمە دەبینین بێگومان ئیسرائیل بەڵێ دراوسەیەکە وڵاتێکی بەهێزە و پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ناتۆ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ خۆرئاوا هەیە ئەمە دەزانین پەیوەندیەکانی استراتیژیکن بەڵام لە هەمان کەدا تورکیاش پەیوەندێکی استراتیژی لەگەڵ ناتۆ هەیە و بەشێکە لە ناتۆ پارچەیەکە لە ناتۆ تورکیا ڕاستە لە دوای یەکێتی لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤیەت تورکیا لە ڕووی استراتیژی و لە ڕووی سیاسیەوە ئەو قورساییەی جارانی نەماوە هی ساڵی هەشتاکان بەڵام نابێت بیرمان بچێت تورکیا تاوەکو ئێستاش ئەندامی ناتۆیە و تورکیا تاقە هێزی سەربازی ناتۆیە لە ناوچەی ئاسیا و قەفقاسیا هەتاوەکو ملانێ لەگەڵ چین لەگەڵ رووسیا بەردەوام بێ گرنگی ئەو پایگا و قەرەقۆڵە سەربازیەی ناتۆ لە قەفقاسیا و لە ئاسیا هەردەمێنێ مرۆڤ ناتوانێت خۆش خەیاڵ بێت ئەمڕۆ ناسبەی لە تورکیا دەدەن تورکیا دۆڕێ نەخێت کێشەکانی ئیسرائیل و تورکیاش بە هەماشەوە ینی ڕاستە بەڵێ بێگومان کێشە هەن لە نێوان ئیسرائیل و تورکیادا و ئەم کێشەیانە زۆر کێشەی قوڵن بەڵام لە پەنای ئەوەدا لە نێوان دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی تورکیادا پەیوەندێکی استراتیژی زۆر دوور و درێژەیە تورکیا یەکەمی وڵاتی ئیسلامی دانی بە ئیسرائیل داناوە و تورکیا کە گەرمترین شەڕی گوتاری لەگەڵ ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبەر بوو بەڵام تەماشا دەکەین لە دوای 7 ئۆکتۆبەر بازرگانی نێوان تورکیا و ئیسرائیل 2 قات و 3 قات زیاتی کرد سەرباری ئەوەی کە لە تورکیادا گوشارێکی زۆر لەسەر حکوومەتی ئەردۆغان هەبوو بۆ ئەوەی ئەم بازرگانیە ڕاگرێ بەڵام نەکڕای نەکرد 2 قات و 3 قاتی کرد بازرگانیەکە چیە بازرگانیەکە مادە سەرەکیەکانن کە چەک و تەقەمەنیشی لێساز دەکرێت یعنی بازرگانی مادە هەموو مادە کیمیاویەکان و بازرگانی چەلیک و پۆڵا ئاسن زۆر گرنگە ئەلەمینیۆم مس ئەمانە هەمویان لە ڕێگای تورکیاوە دەگەن بە ئیسرائیل و لە هەمان کاتدا بۆڕی نەوت و غازی ئەزەربایجان و ئیسرائیل بە تورکیادا تێدەپەڕێ ئەمەشی ڕانەگرتووە ئەمەشی زیاتر کرد ئەمە نیشانمان ئەدا گوتارەکان هەرچێکی دەبن با ببن پەیوەندی نێوان ئیسرائیل و تورکیا پەیوەندێکی استراتیژی بێگومان ئیسرائیل لە ئایندەدا من پێم وایە پەیوەندی خۆی باشتر دەکات لەگەڵ نەتەوەکانی غێری عەرەب و غێری موسڵمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە ڕاستیەکە بەڵام ئەمە ناگاتە ئەو ئاستەی کە ئیسرائیل لەسەر کوردەکان لەگەڵ تورکیا پەیوەندیەکانی خۆی تێک بدە نەخیر ئەو پەیوەندیە باشانە لە کاتێکدا دەبن کە ئەتۆ ستاتوتێکی یاسایی و قانونیت هەبێ و یانش قازانجت کردبێ ئەتۆ لە کاتێکدا ئاکتۆرێکی نادەوڵەتی وەکو یەپەگە وەکو هێزەکانی سووریای دموکراتیک و یانش وەکو خۆسەری کە لە هیچ شوێنێکدا لە هیچ یاسا و ڕێسایەکدا ناوێکت نییە بە تەنیا ئەتۆ پارتنەری سەرزەوی لە دژی داعشی و ئەمە ئەمڕۆ هەیە سبەی لەوانەیە نەمینێ ئیسرائیل ئامادە نییە لە بۆ خاتری تۆ پەیوەندیەکانی خۆی لە ڕووی استراتیژی لەگەڵ تورکیا تێک بدا بێگومان گوتاری لا بەلایەنە هەیە هەردوو لا گوتاریان هەیە لە بەرامبەر یەکتری بەڵام ئەو گوتارە لە ڕووی کردداریەوە چەند ڕنگ دەداتەوە ناتوانین بیبینین پاشان ئەو داگیرکاریە کە ئیسرائیل دەیکە لە جۆلان تەواوکەری ئەو داگیرکاریەیە کە تورکیا دەیکە لە باکوور کاتێک ئیسرائیل لە جۆلان دەیکە تورکیا ئەڵێ منیش ئەیکەم و تورکیا بە ئەمریکا ئەڵێ ئەتۆ داگیرکاریەکانی ئیسرائیل ڕاگرە سبەینێ بە ئەوە ئەنتۆنی بلینکن وا دەڵێن پێی دەڵێن باشە تۆ هاتی ئەڵێ داگیرکاریەکانتان با لە ئاوی فرات با لە خۆر ئاوای
ئاوی فرات ڕابوەستن نەچنە ڕۆژهەڵاتی ئاوی فرات. بەڵام ئەتۆ جاری وەرە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای جۆلان داگیرکاریەکانی ئیسرائیل ڕابگرە ئینجا ئێمە دەکەین. ئەمریکا چی ئەڵێ ئیسرائیل کێشەی سنووری هەیە، کێشەی تیرۆری هەیە، ئەویش ئەڵێ منیش کێشەی تیرۆرم هەیە. لێرەدا بابەت گەلێک هەن ئینسان دەبێ هەندێک بە واقعیانە باسی بکە، یعنی دوور لە حەماست، دوور لە دەمارگیری، دوور لەوەی کە ڕەوایە یان ناڕەوایە. مەسەلەکان پەیوەندیان بە باڵانسی هێز بە ئاسایشی نێودەوڵەتیەوە هەیە و دەوڵەتە بە هێزەکان لە چ بوارێکەوە حساسن، لە چ بوارێک چ قسێک دەسێتە جویان، چ قسێک ناچێتە جویان. ئەمە زۆر زۆر گرنگە ئێستا مرۆڤ باسی بکە. بۆیە سەردەمی ئەوە هاتووە بەڕاستی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناوە خۆیاندا بمانەوێت نەمانەوێ گارانتیەک لە ڕێگای هاوپەیمانیەکان گارانتیەک بدەن کە لە ئەو شوێنەی ئەوان تێیدا کاری تێدا دەکەن بە تەنیا بابەتێکی خەڵکی کوردەکانی ویانش عەرەبەکانی ویانش تورکمەن و ئێزیدی و ئەرمەنی و سوریانیەکانی ڕۆژ ئاوایە، نەوەکو بابەتێکە پەیوەندی بە پەکەکەوە هەبێ، پەیوەندی بە ئەوە هەبێ. لە بۆ هەندێک مرۆڤ ئەتوانێت بەڕاستی زۆر شت فیدا بکە. مەسەن ئێستا ئەبوو محەممەد ئەلجۆلانی لە ریپۆرتاژەکانیدا بە خۆتان بینیتانە ئاڵێتن ئێمە ئامادەین هەیەت و تەحریر شام لە ناو ببین، لە ناویشی دەبە سبینێ هەگەر گارانتیەک بدرێکە جۆلانی پۆستێکی زۆر زۆر گەورەی دەدرێتەوە وەکو سەرۆک کۆمار و ینی سەرۆک وەزیر و یانیش بێتە بەڕێوەبەری حاکمی دیمەشق بەڕاستی ئەم کارە دەکات. هەیەت و تەحریر شام هەڵدەوەشێتەوە شتێکی دیکەی مەدەنی دروست دەکات، سیڤیل دروست دەکات. لە بۆ هەندێک هێزەکانی سووریای دیموکراتیش ئەتوانن کۆمەڵێک مناوەڕە و شتی وا بکەن، ینی سیاست هونەری ئافراندنە نەک هونەری دۆگما بوون و چەق بەستووی بوون. چەق بەستووی بوون لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەوام هەیە. لە ئەسەددا هەبوو چی بەسەر هات بزانە ئەسەد چەق بەستوو مناوەڕەی نەدەزانی نەیدەکرد. مثلا لەگەڵ ئۆپۆزیسیۆن هیچ پێک نادا، هەریز نەبوایە دەیتوانی ئەو ئۆپۆزیسیۆنە بکاتە چەند لەتێک لەگەڵ هەندێکیان ڕێک بکەوێت، نەیکرد. ئەمە زۆر زۆر گرنگە کە نەیکرد، ئیتر خۆی کرد بە ئامان. چونکە دۆگماکان دیکتاتۆرەکان ئەوانەی بە تەنیا بە چەق قسە دەکەن یەک شتیان هەیە، بە تەنیا 5 دقه بەر لەوەی لیان بقەومێ بەهۆش خۆیان دێنەوە، زووتر ناتوان تدبیری خۆیان بە تەنیا 5 دقه. ئەمە زۆر زۆر گرنگە ئینسان تێبگە. لە بۆ هەندێک هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕاستی ئەتوانێ ینی کێشەکانی نێوان تورکیا و هێزەکانی سووریای دیموکراتیک زۆر زۆر کۆن. من ناڵێم تورکیا هیچ تموحێکی نیە. تموحەکانی تورکیا تموحی ئەردۆغان نین. مەسەلەن عەبدولخالق ڕەندە چییە؟ عەبدولخالق ڕەندە سەرۆکی ئەنجومەنی پەرلەمانی تورکیایە لە ساڵی 1925 ئەگەر هەڵە نەبم. من راپۆرتەکەی ئەوم خوێندەوە لە بۆ ئەنجومەن، ئەوە ئەنجومەنەوە پەرلەمانە کە ئەوە لە کاتێکدا ئەو راپۆرتە دەخوێنیتەوە کە هێشتا کوردەکان لەناو پەرلەمانی تورکیادا هەندێکیان بەجلی کوردی دەستنە پەرلەمان، یعنی پەیوەندی کورد و تورک لەو حاڵەتەوە تێک نەچووە. ئەو لەوێدا قسەیەکی هەیە، ئەڵێ هەتا وەکو تورکیا پێی بکرێت دەبێت لە 100% ناوچەی ڕۆژهەڵاتی ئاوی فرات پاکسازی تێدا بکە لە کوردەکان، یعنی لە کوردەکان پاچی بکاتەوە. و اینجا ئەگەر بۆی کرا لە ڕۆژهەڵاتی ئاوی فراتیش هەمان کارچەندی بۆی کرا بیکە. لەبەرچی بیکە؟ هەروەکو لە راپۆرتەکەی داڵێ چونکە ئاڵێ کوردبوون دژمنێکی بایۆلۆژی تورکچولوکە، یعنی کوردبوون ناسنامەی کوردی دژمنێکی بایۆلۆژی طبیعی ناسیۆنالیزمی تورکە. ئەمە لە ساڵی 1925 نووسراوە. یعنی ئێستاکە ئەردۆغان کە ئەم قسەیە دەکا ئەو راپۆرتی حتمما خوێندوتەوە، یانیش دەوروبەرانی ئەو راپۆرتیان خوێندوتەوە. ئەمە شتێکی ئەوەندە کۆنە کەم کەس دەیزانێت. ئەمەیان هەموو ڕاستیەکەن، بەڵام ئەتۆ لە کاتێکدا کە هێزەکەت ئەمەنەیە چۆن ئەتوانی خۆت لەو کارە بپارێزی؟ بەچی؟ یعنی بەو شێوازەی کە کوردەکان کاتی خۆی لە کەرک و کردیان دەرفەت وەرگرتن، خۆفراوانکردن، ماکسیمالیزەکردنی خاک، وەکو ئەوەی لە سەردەمی داعشدا وەڵا حکوومەتی عێراق لە ئاواز بووە بەبێ پرسوڕا بەبێ ڕێککەوتن ئەچین ئەو خاکە داگیر دەکەین ویانیش دەگری با خاچی خۆشت بێ، با بە خاچی خۆشت بزانێ. ڕێککەوتنێکی وا ناکرێتن لە ڕووی نێودەوڵەتیەوە کە ئەتۆ لە ئایندەدا لەوێ دەبینیەوە ناوێنینەوە، حتا بە قسە گوتویانە ئێمە لەوێ دەکشینەوە دوای ئەوەی داعشتاوە، بەڵام کە داعشتاوە بوو لەوێ نەکشانەوە. چیان کە ڕیفراندۆمی ئەساس کرد، ئەنجامەکەی چی بوو؟ ئەوە بوو کە بینیمە دوای ڕیفراندۆم. بەڵام لە ساڵانی دواییدا تەماشامان کرد لە هەڵبژاردننی هەری دوایی کەرکووکدا ئەنجامێکی دیکەمان بینی.
وئستا لو راپرسیە کە دەکرێت ڕەنگ بێ ئەنجامێکی دیکە ببینی. یعنی لێرەدا مەبەستیە هەموو شتێک بە زەبری پۆستاڵ و تفەنگ و دوور لە عەقڵ و معریفەی سیاسەتی نێودەوڵەتی نابێت. و بەداخەوە لە دەوروبەری هێزەکانی سووریە دیموکراتیک و پەکێکە و یەپەکە و کە کەسانی وەها زۆرن، یعنی دەچینە سەر دەریای سپی و ماسی دەگرین و مەلەوانی دەکەین و یعنی هەر کەم مایە بچن شۆرتێک بکردن و شۆرتێکی مەلەوانی بەلەم بکردن و قڵاوی ماسی بکردن و ماسی بگرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، یان هەندێکیان حتا دەست نەکەندا و یعنی سیاست بەمە نابێ. لەبۆ هەندێ ئەو بابەتە زۆر گرنگە بابزانین وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ تورکیا دەگاتە چه ئەنجامێک، بەڵام کوردەکان لە ناوخۆشیاندا هێزەکانی سووریای دیموکراتی لە ناوخۆشیاندا بەڕاستی دەبێ هەندێک مناوەڕە و گۆڕانکاری بکەن. یعنی تۆ ناتوانانی لەو شوێنەدا لە کاتێکدا کە ئەتۆ ئەڵێ ئەم خەڵکی ئەوێم و هێزەکانی وەکو فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیا سەدیسەت لەگەڵتدانا، بەڵام بە هەزاران کادری بەشەکانی دیکەی کوردستانت لەوێ دانابێ و ئەوانە لە پشت پەردا لەسەر دام و دەستگاکان، لەسەر بیرۆکراسی سەربازی، لەسەر بیرۆکراسی ئیداری بڕیار بدەن. ئەمە لە هیچ شوێنێکدا نابێت. حتا محەممەد جۆڵانی بەخۆی ئەڵێ ئێمە لە ئایندەیەکی زۆر نزیکدا هەموو چەکدارە بیانیەکان لەوێ دەردەکەین و دەریشیان دەکەن. دڵنیام ئەوە پەیوەندی بۆ وەنیات کاتۆ هاوبیرانی خۆت دەردەخەوی نازانم ئەوە دەکەی، نەخێر. ئەوە پەیوەندی بە سیاسەتی و قانونی نێودەوڵەتی، سیاسەت و قانونی نێودەوڵەتی جیاوازە لەگەڵ عاتیفە و هەست و سۆزی تۆ و خەیاڵی تۆ. دەبێ ئینسان ئەوە بزانێت. لایەنێکی دیکە ئەوەیە هەروەکو لە هەواڵەکاندا بینیمان وەفدێکی هێزەکانی سووریای دیموکراتیک بە یارمەتی و یانیش بە نێوبژیوانی بە نێوەندگیری فەڕەنسیەکان، هەیەتێکی فەڕەنسی ئێستا لە دیمەشقن لەگەڵ حکوومەتە نوێیەکەی ڕاستتر بڕێم ئەبوو محەممەد ئەلجۆڵانی لە گفتوگۆدا. هیوادارم ئەو گفتوگوی ئەنجام وەربگرێن و هیوادارم هێزەکانی سووریای دیموکراتی و یانیش قەسەدا ببنە بەشێک لەو حکوومەتە. ئێمە دەزانین ئەو حکوومەتە درێژەی حکوومەتەکەی ئیدلیبە و ئەو کەسەی ئێستا کە ڕاست پێدراوە بۆ سەرۆکایەتی کردنی ئەو حکوومەتە کاتیە کەسێکی زۆر نزیکی ئەردۆغان و تورکیایە. بەڵام هەروەکو وتم ئینسان دەتوانێت سوود لە هەندێک دەرفەت و کەلێن ببینی. ئەو سوود و دەرفەتانە زۆر گرنگن. یەکەمینیان ئەوانەی لە پشت هەیەت و تەحریر شامن بە تەنیا ئەردۆغانیە، بەڵکو هێزێک هەیە کە ئەردۆغان و باوکی ئەردۆغان و باوکی تورکیا تێدەپەڕێنێ. ئەویش MI6 CIA، یعنی بەریتانیایە، ئەمریکایە، فەڕەنسایە، ئەڵمانیایە. دەبێ ئینسان ئەمە لەبەرچاو بگری. لە بۆ هەندێک هەیەت و تەحریر شام مەرج نییە لە مەودووە بە تەواوەتی نازەکانی تورکیا بچێشێ. هەیەت و تەحریر شام پێشان نان و ئاو و شەکر و چاو توتن و چەک و هەموو شتێکی لە تورکیا و لە بۆدا چونکە بە تەنیا لە ئیدلیب بوو. بەڵام ئێستا کە هەیەت و تەحریر شام سنووری زۆر جیاوازیانە، سنووری دەریایی هەیە لەگەڵ هەموو دنیا، سنووری لەگەڵ ئیسرائیل هەیە، سنووری لەگەڵ ئۆردن هەیە، سنووری لەگەڵ عێراق هەیە، سنووری لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک هەیە. ئەمە زۆر گرنگە ئینسان ئێستا کە ببینێ لە بۆ هەندێ مرۆڤ بەڕاستی لەو بارەیەوە واقعیەتەکە ببینی. سیاسەتی پراگماتیستیش ئەوەی دەبێت کە ئەتۆ لە چوارچێوەی ئەو واقعیەتەدا ئەتۆ سیاست بکەیت، نەچاوت لەوەی ئەو ڕۆناسبەی ئیسرائیل ئێمە دەباتە دیمەشق ئەوانە دەردەخە، ئێمە دەباتە سەر دەریای سپی ناوەڕاست و بە هەمومان شۆڕتێک بکڕین و ئیتر خۆمان لە بۆ مەلەوانی ئامادە بکەین. ئەمە نابێت. خاڵێکی دیکە وا بزانم چەند ڕۆژی دیکە شەمێ یان یەک شەمێ بە تەکیدی نازانم ئورسولا ڤۆندەرلاین واتە سەرۆکی کۆمیساریەتی یەکێتی ئەوروپا ئەویش دێتە تورکیا. وا پێدەچێ ئورسولا ڤۆندەرلاین زیاتر سەردانەکەی تایبەت دەکا بە مەسەلەی پەنابەران کە خاڵی هەری لاوازی ئەوروپای لە دەست تورکیادا. ئەوروپا ساڵانە ملیۆنان یورۆ دەداتە تورکیا بۆ ئەوەی پەنابەرەکانی لە دەستی خۆی ڕابگرێ و ئێستا کەش لەوانەیە ڕەزب تەیب ئەردۆغان کە پارە لەلای ئەو زۆر گرنگە ئیتر داوای پارەی زیاتر بکە و داوای پشتگیری دیپلۆماسی بکە بۆ ئەوەی ئەوان خاچی خۆیان فراوان بکەن و ئەو خەڵکە بە شێوەیەکی کاتی ببن لە باکوور دایانێن و کامپیان بۆ ساز بکەن و ئیتر دوای ئەوە بپەڕنەوە شوێنەکانی خۆیان. مەسەلەکە بەو شێوەیە جددیە. ئیتر لەو چوارچێوەیەدا مرۆڤ دەتوانێت پێشبینی ئایندە بکە، بەڵام هەروەکو وتم
هێزەکانی سووریای دیموکراتیک لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری دیموکراتیک دەمێنێتەوە کە چەند ئەوان دەتوانن لەو جۆرە چەق بەستویە سیاسیە ویانیش ئەو گۆڕانکاریە کە پێویستە ئەنجامی بدەن لە ناوە خۆیاندا ئەنجامی بدەن، چونکە بەڕاستی زۆربەی شتەکان گۆڕاون. ئەو مۆدلی کە پێی دەگوترا مۆدلی دیموکراتیزەکردنی سووریا کە هێزەکانی سووریای دیموکراتیک بۆی دامەزرا وڵاتانی خۆر ئاواش پشگیریان کرد، بەڵام ئەو مۆدلە ئێستا کە سەرەوبن بووە، چونکە هیچ کەس حتا هەیەت تحریر شامیش مەسەن ئەو ڕۆکە من چەند کەسایەتێکی ئەوان لەسەر میدیاکان دیتە قسەیان دەکرد بە ئاشکرا دەڵێن ئێمەش چاوەڕوانیمان نەدەکرد کە ڕژێمی ئەسەد وها بە ئاسانی بڕوخی. ئێمە بەلای کەم 3 مانگماندانا بوو هەتاوەکو حەلب بگرین، 3 مانگ بۆ حەلب بەتەنیا. دوای 3 مانگ ئەو کاتە شەڕی ئۆکرانیا و رووسیا کۆتایی پێداهات، ڕنگ بۆ ئێران و رووسیا دیسا ویستبان ئیتر گۆڕانکاریەکی دیکە بکەن و سەحەکە وەرچەرخێنە سەر ئەو ڕەوشێکی ئەوەندیان هەیە. بەڵام هەروەکو وتم دیکتاتۆرەکان لەبەر ئەوەی لە ژوورە تاریکەکانی خۆیانن، لەبەر ئەوەی بەتەنیا ئەو کەسانە لە دەوروبەریانن کە ئەوان حەزەکەن گوێیان لە دەنجیان بێ دەوروبەری خۆیان نابین، بەتەنیا 5 دقیقە دوای ئەوەی بڕوخێن ئاگادار دەبن کە دەڕوخێن، لە ماوەی 5 دقیقەشدا کەس ناتوانێت فریای خۆی گیری. ئیتر ئێستاکە هەڵومەرجێکی نوێتر هاتوتە ئاراوە ئەو هەڵومەرجە کۆمەڵی گۆڕانکاری دیکەش لەگەڵ خۆداهێنا. یەک لەوانە فاکتۆری خێڵە عەرەبەکانە، یعنی زۆر زار لە میدیاکاندا کەسانی ناسیۆنالیست ئەمە وەکو دەرفەتێک دەبینن، تەماشاکەن عەرەبەکان دەرمان دەکەن دیموکراسیەت و بەیەکەوە ژیان و ئەم شتانە هیچ نرخێکی فکری و زانستیان نییە، تاقە بابەتێک کە ئیلهام بێ لە بۆ زانست و ئیلهام بێ لە بۆ ڕزگارکردنی کوردەکان ناسیۆنالیزمێکی کوێرانەیە، نابێ پشت بە عەرەب ببەستی، تەماشاکەن عەرەبەکان ئەڵێن بڕۆنە دەرێ. ئەمە تێکەڵ دەکەن لەگەڵ دووشت، یعنی لە نفوسی هێزەکانی سووریای دیموکراتیک چۆن ئێمە یەک جۆر عەرەب کوردمان نییە، کوردی ئەنەکەسەییمان هەیە، کوردی پەکەکەییمان هەیە و کوردی چینی ناوەڕاستمان هەیە کە بەشداری زۆر پێ ناکرێت، و یانیش ئەگەر بەشداریشی پێ بکرێت بە مەرجێک بەشداری پێ دەکرێت کە سەرشۆڕ بکات لە بۆ گوتاری شۆڕژگەری و گوتاری عەسکەری و گوتاری نەتەوەیی. لە هەمان کاتدا عەرەبەکانی چەندین کاتەگۆریان هەیە، عەرەبەکانی ناوشارەکانی قامیشلۆ، ئێزیدیەکان، تورکمەنەکان، سوریانیەکان و کوردەکان هەمویان زمانی یەکتر دەزانن. من لە ساڵی 1970 و ئەوانە مەسەلە خەڵکم لە قامیشلۆ بینیوە کە عەرەبم بینیوە کە لەگەڵ من بە کورمانجی قسەی کردووە. سوریانیەکان کە دێنە ئەوروپا هەمیان لەگەڵ من بە کورمانجی قسە دەکەن، و لە هەمان کاتدا کوردەکانیش بە عەرەبی قسە دەکەن، ئەوانش عەرەبی دەزانن. ئەو جۆرە کەسانە، ئەو جۆرە عەرەبانەی ئەو شارانە بەڕاستی هیچ کێشەیەکیان لەگەڵ مۆدیلی بەیەکەوە ژیان نییە، بەڵام خەڵکێکی دیکەمان هەیە، ئەویش عەشیرەتەکان خێڵەکانن و عەشیرەتە دروستکراوەکانی سەر هەڵداوەکانی دوای بەهاری عەرەبی. لە پێشوش لە جارێک باسم کردووە لە هەر شوێنێکدا کە دەوڵەت نەما شەڕ دروست بوو، ماڵ وێرانی دروست بوو، خەڵک ناچار دەبێ پەنا بۆ دروستکردنی عەشیرەت دەبە. چەندین خوێندکاری سووری تێزەکانیان لەسەر ئەوە نووسیوە کە چۆن خزم و کەسەکانی ئەوان لە دوای بەهاری عەرەبیدا کاتێک دەوڵەت لە ناوچەکەدا ناتوانێت بیان پارێزی و پێداویستەکانیان دابین بکە، ئەوان ناچار دەبن چەک کۆ دەکەنەوە و تەماشای دەوروبەرەکانیان دەکەن، پیاوێکی زل و زەخت و زەلام دەدۆزنەوە، سمێڵەکانی ڕیشەکەی تۆزێک بەردەدەنەوە، عەگالێکی لەسەر دادەنێن، 3-4 کەسە جێب و کەسە پیکابێک دادێنن، بیکەیسێکی لەسەر دانێن و دەیکەن بە ئاغا، دەیکەن بەسەر عەشیرەت، و عەشیرەتێک ساز دەکەن کە عەشیرەتە نییە، نەبووە پێشتر. پاشان عەشیرەتی دیکەش هەنا، عەشیرەت هەر پێشتر هەبوو لەو ناوچێ، بەتایبەتی لە ناوچەی دێرە زۆر و ڕەقەوانە، و ئەم عەشیرەتانە من لە چەندی بەرنامەی دیکەدا باسم کردو، ئەمانە نەوەکو باسی ئەسەدی، ئەوانە پێشتر باسی سەدامی بوون، یعنی باسی ڕاستڕەوەکە بوو. ئەمانە چەندین جار لە نێوان ئەسەد، ئەڵقاعیدا، جەبهەت النوسرە، داعش چوون و هاتن لە کۆتاییدا کاتێک داعش نەما، جەبهەت النوسرە نەما، ئەسەدیش لە ناوچەی نەما، ئیتر بە پشگیری دۆلارەکانی سعودیا و بە پشگیری و هێزی دیپلۆماسی بەریتانی و فەڕەنسی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک ڕێککەوت، خۆیان سازاند، و هێزەکانی سووریای دیموکراتیک نەتوانی نە ئەو کاتە و نە ئەو جۆرە کادیرەشی هەبوو کە بچێ لە ناو ئەو خەڵکەدا گۆڕانکاریەک لە عەقڵی خەڵکەکەدا بکە، لە کولتوری خەڵکەکەدا بکە، لەوانەیە دەرفەتیش نەبوو بێ، بەڵام هێزی کادری وەهاش نییە.
ئەمەش نەبووە. یعنی ئەو پارادیگمای ئۆجلان کە ناویان لێ کردووە لە هەموو شوێنەکاندا زیاتر دروشمە ژن ژیان ئازادی سووریایەکی دیموکراتی و یەکگرتو بەڵام ئەوانە و لە کرداردا چ کارێکی لەسەر دەکرێت بەڕاستی جێگەی گومانە و ڕێکخراوەکە و کادرەکانی سەرەوە چەند باوەڕیان بەمە هەیە بەڕاستی ئەمە جێگەی گومانە چونکە کاری لەسەر ناکرێت بە پێچەوانە کاری لەسەر دەکرێت ئەوە کچ دەناسم لە تەلەڤیزیۆنەکانی ئەوان کاری کردووە لە تەلەڤیزیۆنی ژنژیان ئازادیدا بەڵام چوونەتە لای پێیان گوتووە ئەتۆ لەگەڵ فلانە کوڕ دەژی ویانیش دەخەوی ویانیش دۆندرمە دەخۆی یان دەبێت تەلەڤیزیۆنەکەمان چۆڵ بکەین یان دەبێت واز لەو کوڕەبێنی چونکە دەم و چاو و سەر و چاوی ئەو کوڕە بەدڵی ئێمە نییە یعنی لەسەر یاتاغ و جێگای خەوتنی ژنێک بڕیار دەدەی بیکە یان نیکی ئایا ئەو عەقلیەتە کە لە تەلەڤیزیۆنێکدا کە ئاوێنەی فکری حیزبە هەبێ لە مەیداندا چۆنە لە شوێنێکی وەکو ڕەقە و تەبقەدا چۆنە ئەمە وەڵامەکەی با بۆ خۆتان بێ لە بۆ هەندێ ئەو عەشیرەتانە ئەو خێڵانە ئەمڕۆکە کە لە ڕووی کلتوریەوە گۆڕانکاریەکیان بەسەردا نهاتووە بە تەنیا مەسەلەکە بەرژەوەندی و ئاسایش بووە ئەمڕۆکە بێگومان لە تۆ زیاتر نزیکی هەیەت تەحریر شام و گروپەکانی دیکەن لە ڕووی فکری لە ڕووی کلتوری لە ڕووی ئەخلاقی هەموو بوارێکەوە بۆ لە ڕووی بەرژەوەندی یعنی سبەینی قەتەر بێ دەیان تریلیۆن دۆلار بدا لە بۆ ئەوەی سووریا ئاوادان بکرێتەوە مەکتەب و جادە و نەخۆشخانەی لێ دروست بکرێتەوە خەڵک ببێتە کاسب و کۆنتراکتی بەشێکی زۆری ئەو پارانە بەروانە دەکەوێت لای تۆ چی بکەن ینی ئەسنە لای ئەوان ئەمە ڕاستیەکە ئەمە ڕاستیەکە ئیتر ئەم شتانە ئەم گۆڕانکاریان نا بەسەر ناوچەکەدا دێن بۆیە دەبێت هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕاستی چەند گۆڕانکاریەک بکە لەوانە ئەو گۆڕانکاریانش هەروەکوتم بریتین کە پشت بەستن بە دینامیکەتی ناوچەکە نەوەکو ئەتۆبەی کۆمسیۆنێک یان نێژدام و دەستگایەک دروستکەی عەرەبێک و تورکمەنێک و ئێزیدیەکی فەقیر و بێدەسەڵاتی لەسەر دابنێ لە پشتیشەوە کادرێکی کوردی عێراق و یانیش کوردی ئێران و یانیش کوردی تورکیا بیکارەکان بەڕێ ببا و بڕیارەکان بدا کە عەرەبیش نازانی و ناوچەکەش ناناسی ئەمە هیچ کەسێک لێت قبول ناکە کوردیش لێت قبول ناکە نەوەکو عەرەب کورد لێت قبول ناکە کوردی ئەوێ بەخۆی قبول ناکە ئەمە ڕۆژانە پەیوەندیم هەیە لەگەڵ خەڵکەکە لێت قبول ناکەنیتر ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەم گۆڕانکاریانە لە ماوەیەکی زۆر بە پەلەدا بکرێ و ئەگەر ئەمە نەکرێ بەڕاستی ئەزمموی ڕۆژئاوا لە دەست دەچێ تا بەرنامەی ئایندا کاتێک خۆش و ڕێز و سڵاو